هاوڕێنەوە کاتان باش چۆن ببوورن و چەند ڕۆژەی دەنگ و ڕەنگمان نەبوو وەک پەیمانم داوو لە پەیجەکەم کە هاوڕێن دەبێ بڵێم یان زار کێشەی پەیجی شتمان زۆر ئێمە و بە تێمەگەن ئەو شەڕی ئێمە دەکەین کە لە قودرەتی زۆر ئێمە گەورەترە زۆر گەورەترانی هەندە جار هەیە هەندە زانیاری دێتە دەرێ بڕوا بکەن هەر پارتی ناخەڵک برم ئەوەی چادەوروبەری پارتیش بەهێزیت کە بەدواچوون دەکەن یان ئەوە تا یعنی هەندە زانیاری گرنگە کە دەکەویتە دەست ئێمە و پارتیش هێزەشی بە توانای خۆی هەیە ئیمکانێتەکی مادی باڵای هەیە لە بۆ ڕاکێشانی هێنانی بەشی ئەلکترۆنی جیاجیا وەک ئێستاکە کە باز دەکەن لە چەند وڵاتێک هەوڵیدایەکە هەندێ هاکەر هەندێ شارەزا لە بواری ئەلکترۆنی و ئای بێت یارمەتی بدات بۆ زانیار لە دوای ساڵی 2010ەوە یەکێتی ئەوروپا و ئەمریکا زۆربەی ئەو کۆد و سێرڤەرانیان لێ کوژاندیتەوە کە پێشان پێی دەکرێت لە بەهۆی شەڕی داعش ئیسفادەی زۆری لێ دەکرد ناتوانێت وەکو جاران لە ڕووی تەکنیکیەوە بەتوانابی ئەو وڵاتانەوان وەکو ئەفغانستان ئەفغانستانیش چەکەکی زۆریان بەجێش بەس کۆدەکانیان هەموو مراندیە یان بوویتە بەڵا لە فرێدانێش دنیاوا پێشکەوتیە بڕوا بکەن شەڕ و ململانەیە ئێستا سەتانەوەتی تەکنیک و ئەلکترۆنیە ئیتروەرە تۆ ئێمە مانانی نەکبەت بتوانە لەناو ئەو هەموو گەمەی تێنەکەوی بۆیە زۆر بە ئاسایی وەگرن بە هەر حاڵ بەڵام باشترین احتیفاز پاراستن ئەوەیە هەموو کات قسە بە تەلەفۆن بکەن تەلەفۆن قەزم لە ئاپەکانە دەنگ نەوەک چات و نووسین یعنی ئەگەر تەرکیز بکەن یارە خۆ تەرکیز هەموو خەڵک دەبینی دەرێ هاکرایمە ئۆیە و بڕوا بکە ئەگەر ئیشەکیان پێ بێگەنە خۆ کاکەداوان شتەدا قەت نایە ملیۆنان کەسی هاک بکەنەوە بن هاوڕێیان بە هەر حاڵ وەک باز دەکەن تیمەکی ئەلکترۆنی دوای ئەوەی وڵاتەکە زلهێزەکان هیچ یارمەتێکی پارتیان نەدا کە داوا دەکات لەوەی سیخوڕی بەسەر چەند کەسێک بکات چۆن کەس هەندێ نەیار بە تایبەتی چەند کەسێک لەوانە هندیەکانیان هێناوە لە ئیمارات تیمێکی ئەلکترۆنی بە توانای پێداوە کە هندیەکان بۆ خۆتان زانن ینی بە شەکل لەوانەی کە شارەزان لە بواری ئەلکترۆنی بەتواناوە بۆ وڵاتانی خەلیج بە پارە هەموو شتێک دەکردن هاوڕێیان ئەوڕۆ بۆ ئێستا تیمەکیان لە کوردستانە لە کوردستان بوو نازانم ڕۆیە نەڕۆیە بەڕاستی کوردیشیان هەیە دەورەشیان بە هەندێک کورد کردیە ئیشی ئەو تیمە ئەوە بووە چۆن هەوڵ بدەن بەڵام لە فەیسبوک سەهلە زۆر بە بەسیتی دەتوانە بەس لە یوتیوب وانە قسە قورسە قیچە قورسە لەو هاکردن و ئەوانە هاوڕێیان ئەوڕۆ باز لە ململانەی هەم نێچیر و مەسرور دەمەکە باسمان نەکرد دێگەیشتە شوێن دەردەکەین هەمیش من لە پەیجەکەم ڕامگەیاند بوو کە ئێران هێرش دەکاتە سەر هەرێم هەندێک شوێنی لێ داریژەکە هێرشی چواری چیە نییە دێ و دۆچ تورکیای ناگەڕێتەوە چۆن تورکیا دێوەکەی خۆی دەیگری ئێرانیش فێرە ئەو مۆدیرت بووە ئەگە سەیرکی ئێستا خۆناغی هێرش هەڕەشە و ینی فشاری گەورە دەکا کوردستانی شێک لەو بنکانەیە کە فشارێکی زۆر گەورە دەکاتە سەر پارتی بە تایبەتی ئەگە سیرکن هەم لە لێدوانی بەرپرسە باڵاکانی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو پێشووتر هەمیش لە هێرش درۆنەکان بۆ سەر هەولێر کە لە سنوور بەدەر زیادی کردی ئەوەندە هێرش لەسەر هەولێرە ئەوەندە هێرش لەسەر عێراق نییە کە مەسەلەی ئەمریکا جارش کەش باسم کرد خۆش نییە هەموو دەبی باسکەم بەسەر باشترین نمونە ئەو هەر بە بیرهێنانەوە یعنی ئەو هەموو درۆنە هێرشی هەولێرێ دەکا بە تایبەتی ئەو جارە لە بن مەسیفیدا ئەو جارە جارەکەی پێشوو ئەوە نامەیە لەو پارتی کە کۆمەڵک وعدی بە ئێراندا بوو بێبەجێ نەکرد و پارتی هاریکاری چەند وڵاتێکی گەورێ و ئەوەی ناوچەکە دەکات بۆ ئێرانیش فشاری خۆی لە پارتی دەکاتن
شەڕ و ململانێ بەس ئێران تەبعەکی ئێستا وەرگرتیە لە عێراق و کوردستان باشوور هێرش دەکا فشار دەکا هەوڵی دەرپەڕاندنی ئەمریکا و چار دەوروبەرەکەی دەکا بە تایبەتی دوای کوشتنی قاسم سلێمانی و محسین فەخریزادە زانایە ئەتۆمیەکە زۆر هێرشەکانی چڕ کردەوە ئەگە سەیر بکەیت یعنی پێشان ئەگەر چەند چالاکیی چەند ئەوەیشی لە نهێنی کرد بە ئەسە لێدوانی وەرپرسەکانیان زۆر بە ئاشکرایەوە لە هەردوو تیرۆردا بە تایبەتی محسینی فەخریزادە لەو ماوانە زانایە ئەتۆمیەکەی کە لە 27 تشرینی دووەم کوژرا لە ناو ئێران گومان لەوەی هەیە کە کورد پارتیە هەریکاری کردبی گومان هەیە وەکو چۆن ئەوەی قاسم سلێمانی بەمل دەستگای دەژە تیرۆری ئەو کاتی یەکێتی و لاهۆر شێخزەنجیە داهات ئەوش ئەو گومانە زۆر بەهێز بووە یعنی باز دەکە ئێران زائیدەن ئێران فشاری خۆی لەسەر هەولێرێش دەکات لەبەرەوەی کۆمەڵێک پەیمانی دابوو کە لە ڕووی ئەمنیەوە هاریکاری ئێران کە جێبەجێ نەکردیە پارتیش تووشی جێژاوەشی گەورە بووە ناتانی لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل و شیعە و سوننە و بەعسیەکان و هەموو تەوازنێکی باش ڕابگریتن بۆیە دڵی لایەک ڕازی دەکە ئەویت کە زەخت دەکەم دڵی ئێران ڕازی دەکەی ئەمریکا و ئیسرائیل کورێت قوبوڵ دەکەن دڵی ئەو دوێ قایل دەکەی ئێران وڵاتەشی زلهێزی منتیقەکەی و کاریگەرە ئەو دوو وڵاتانە زۆربیان هێرشیان لەسەر ئێرانە مەسەلەن هەتا ئەگەر مەسەلەن دڵی ئێرانی ڕازی بکە تورکیا قبوڵی نییە پارتی بەی خۆی دادنێ بە عاشقی خۆی دادنێ هەندە کوڕ هەن مەعزوبی کچەشی دەبندەرنەوە ئیمەیە تەواو یان کچە دەڵێ ئەو کوڕە ئیمنە ئێتر تورکیاش پارتی پێی خۆیە برا بۆیە ئەگەر هەیە ئەو کارت هاوڕێیان زانیتی لە دنیای سیاسەت قەت شتێک نییە ڕاضیات نییە مەعادلەی سیاسی ئەمە زۆر جار خەڵک ئەوە دەریان تەنەبوو دەکات دەرێت تەنەبوو ئەەکەم ڕاز کوڕە کاکای بە قوربان ئەدیرۆ ملیۆن تەنەبوو ئیت کرد ناڵی کە فەشەلینەوە ئەو ڕەوشەی ئێستا هەیە ئێران فشارەکانی گەلەگەلەگەلک زەق و تۆخ و تند کردیە لێدوانەکانیش بە ئاشکرا دەبینی وە ئێران ترسی لەوەی هەیە هەموو کات کە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی کە هەن لە دیوی لای پارتی بە تەنسیق لەگە وڵاتانی خەلیج و ئیسرائیل هەوڵی ڕوخانی ئێران بدەن هاوڕێیان ئۆپۆزیسیۆن یەک کەسیشبی خەتەرە یەک کەسیشبی زۆر خەتەرە یعنی زۆر سیر مەکە ئەوڕۆ یەکە دەیە سەتا ئەوە ئەگەر هەیە سبەی بێتە دەسەڵات لەگە بچووکترین تحولی سیاسی و مامەڵی لەگە بکری لە ڕووینە دەوڵەتی ئەوە بۆیە ئێران تێدەگا ئەم هێزە چەکدارە کوردەکان کە زارزار ئێستا تەق و تۆق دەکەن دەستنەوە ناو ئێران ئەگە چەند سەد کەسێکیش بن بەس ینی بە بەسیتی خۆ پێشمەرگەی برێم چەکدارەکانی باشووری شەروا بوون چەند سەد کەسێک بوون لە ڕاپەڕین هاتن هەموو شارەکانیان گرت بۆیە ئۆپۆزیسیۆن شتی ڕێکخرا و زۆر ئەوەیە دەوڵەتەکان هێزەکان لیان دەترسن فەردی چ دەڵێ تەبیعیە لایەن هەندە خەتەر نییە بەس کە بیا ڕێکخرا و بیا هێز ئیتر ئەوانە حیسابی جددی لە بۆ دەکەن ئەجا بە پێی ئەو زانیاریانەی من هاوڕێن کە دوایین شتە بم بڵێم ئەگەر هەیە ئەو ڕەوشەی ئێستا هەیە ئەو فشارانەی ئەو هاوچەش سیاسیانەی ئێرە ئەوە هەیە ئێران بێت هەتا خەتی ئاجی ئۆمەران لە پارتی بگری هەم ئەو گومرگ و سەرسنوورەی کە ئاودیوی ئێران دەکرێت کە لەوێەوە زۆر شت دەکرێت ئێران و بخۆیان وا هەست پێ دەکەن ئەگەری زۆرە لە ماوەیەکی نزیک دوور خەتی ئاجی ئۆمەران ئێران بێتە ژۆرێ و تەواو هێزەشی عەسکەری ئەمنی خۆی لێدا بنێ هەم وەکو عقوبەیەکی پارتی هەمیش بۆ ئەوەی ئەویش دێت کە تورکیا بێتە پێش ئەویش دێ یعنی هەتا تورکیا ئەگەر بێتە نزیک قەندیل ئێرانیش دێ یعنی ئەو بە حدودی جوگرافی خۆی دادنێ قبوڵی نییە و ئەوکات فشارێکیشە لە پارتی کە پارتی یعنی لەولا یارمەتی هەندێک وڵات دەدەزدی ئێران هاریکاری کردیە ئیتر ئەو دوو هێرشی درۆنانە و لێدوان و بۆمباران و ئەو ماوەی
لە عاجی ئۆمەران و هەڕەشە لە هێزەکانی دیموکرات و کۆمەڵە و هێزە کوردیەکان و ئۆپۆزیسیۆنی ئێران باشترین نمونەیە لەو بارەوە کە ئێران لە ئێستادا ئەو بەرنامە لە گۆڕێدا هەیە بەڵام هاوشەی سیاسی شتە گۆڕێ بە 1 سەعات یاوڕێن بۆیە ئێمە ئەو زانیارەمە کە ئەگەر هەیە ئێرانی ژۆک و تورکیا بێ دەڤەری حاجی ئۆمەران و ئەو لای لە پارتی داگیر بکە کاتە چی خۆش